وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم و شاندێکی وەزارەتەکەی هاتوونەتە ناحیەی بالیسان و دەیانەوێت لە نزیکەوە ستایشی ئەو جوتیارانە بکەن کە لە ماوەی 10 ڕۆژدا بەشداری خولێکیان کردووە بۆ بەهێزکردنی تواناکانیان لە بەرهەمهێنانی کشت و کاڵی دەستیدا. عەبدولستار مەجید دەڵێت لە ڕێگەی ئەم خولانەوە کار دەکەین بۆ برەودان بە ئاسایشی خۆراک. نوێنەری کونسوڵخانەی یابانی ستایشی هەوڵەکانی وەزارەتی کشت و کاڵ دەکات. ینی کاریگەری هەیە بۆ ئاسایشی خۆراک، چونکە ئێمە لە ڕابردوودا کۆمەڵگی کوردەواری ئێمە بەشێکی زۆر لەسەر ئەم خواردنانە ژیاوە، بەڵام بەداخەوە بەهۆی ئەم هەموو هاوردەی بەرهەمە لە قوتونراوەکانی دەرەوە و ئەو بەرهەمانێک کە پڕ بۆ لە مەوادی حافیزە کە وڵاتی ئێمە هاتووە ئەم بەرهەمە خۆماڵانی خۆمان فرامۆش کراوە. بۆ ئێستا ئێمە دەمانێت ئەمە ببوژەینەوە هەم بۆ بژانەوەی بەرهەمە خۆماڵەکانی خۆمانە هەم لە هەمان کاتدا پێگانی کۆمەڵە جوتیاریشە لەم بوارانەدا. ئامانجی ئەو جۆرە پرۆژەی ئەوە بوو کەوا پاڵپشتی یاخود هاوکاری ئەو خەڵکانە بکاتن کە ڕۆژێک لە ڕۆژان زەرمەند بوون بەهۆی لە ئەوانەی پێشە و ڕژیمەکانی پێشوو یاخود ئەو بەهۆی داگیرکردنی ئەو مانتیقانە لە ژێر دەستی داعش. ئێمە دەمانێت تۆزێک لە خەمەکانیان کەم بکەینەوە بە پێشکەشکردنی هاوکاریکردنیان هەڵوە پارپشتیکردنیان لە بۆ دۆزینەوەی هەڵی کاری نوێ لە بواری کشت و کاڵ و هەروە بەرەو پێش چوونی ئەو بوارە. هەروە سوپاسی ئەو حکومەت و ئەو لایەنانە پەیوەندیارانە دەکاتن وەکو وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی پلاندانان کە بەیەکەوە کاریان کردە بۆ سەرخستنی ئەو جۆرە پرۆژەیە. جوتیارە بەشداربووەکانیش دەڵێن سوودی زۆرمان بینیوە لە ئێستا بەدواوە زانستیانە کار دەکەین بۆ فراوانکردن و زیادکردنی بەرهەمە کشت و کاڵیەکانمان. استفادەی چاکمان کرد، استفادەمان لێ کردیە لەوەی هەندێک شارەزایی نوێمان دەست کرد لەو خولەی باش بوو لەسەر باغ و لەسەر باغ شتووە، ینی شتی نوێمان. من وەکو جوتیارێک زۆر خۆشحاڵ بووم، ئیسیفادەی زۆری هەبوو ئەو دەورەی هیوادارم هەموو کاتێک بەردەوام بن زیاتر گرنج پێ بدرێتن بە هەموو لێراشی لەخوا بە توانوێتم لە ڕووزانستی چی نوێ فێر بم بەرە پێشتنی زیاتر بەخۆم بینیوە. من ده صحيح احنا فلح ونعرف بس والله ما كنا يعني نعرف اكثر الشغلات كنا يعني ما نعرفها احنا، بس بهالمشروع هذا لا والله استفادينا هواي شغلات من عنده، يعني شغله الاثمار الهاي اكثر الشغلات استفادينا من عندها والله نشكرهم احنا كلنا. خولەکە ڕێکخراوی یونودۆ بە هەماهەنگی وەزارەتی کشت و کاڵ و بە سپۆنسەری وڵاتی یابان و نەمسا لە ماوەی 10 ڕۆژدا لە ناحیەی بالیسان بەڕێوە چوو. لە خولەکەدا 160 جوتیار بەشداریان کردبوو. دەرفەتی لە پێشینەش درابوو بە ئاوارە سووری و نێوخۆیەکان و خانەخوێیەکانی ناوچەکە لە پێناوکەمکردنەوەی ئازارەکانی ئاوارەی و دابینکردنی هەلی کار بۆیان و بەهێزکردنی ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان. دواتریش بڕوانامە و خەڵاتی ڕێزلێنان بەخشرایە تەواوی جوتیارە بەشداربووەکان. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بالیسان.